سەبارەت بە گەڕی دووەمی دانووسانەکانی نێوان ئێران و ئەمریکا بەڕێز شۆڕش عەزیز نووسەر و ڕۆژنامەنووس لە ڕۆماوە لەگەڵمانە. کاک شۆڕش سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن. شاندی هەردوو لا دەڵێن کۆبوونەوەکانمان باشە و کۆبوونەوەکان ئەچنە قۆناغێکی باشتر. ئایا هەردوو لا مەرجەکانی یەکتریان قبول کردووە؟ ئاماژەکان چی ئەڵێن؟ بەڵێ خۆی دانووسانەکانی ئێران و ئەمریکا لە کەشێکی ئەرێنی بەڕێوە چوو. ئەوە نەکتەنیا ئەوان خودی خۆیان باسییان کرد بێ، بەڵکو وەزیری دەرەوەی ئیتالیا وەکو مراقبێک لە ئەو کەونەوەیە بەشداری کرد، ئەویش هەمان دانوستانی کرد. بڕیاردرا لەوەی کە ڕۆژی چارشەم دارێکی تر بڕۆنەوە بۆ مەسقەت، لەوێ بارە تەکنیکیەکان باس بکەن و ڕۆژی شەمووی داهاتووش دارێکی تر لە مەسقەت وەزیری دەرەوەی ئێران و ئەمریکا لە مەسقەت دارێکی تر باس لە کێشەکە بکەن. ئەوەی ڕاستە، ئەوەی ڕاست بێ لەو بارەوە کێشەی ئەتۆمی ئێران کێشەیەکی نوێ نییە و ماوەیەکی زۆر درێژە کە وڵاتان پێوە. مەرجەکانی ئەمریکا دیارە. ئەی مەرجەکانی ئێران چییە؟ ئەمریکا مەرجەکانی جێبەجێ کات وە ئێران ئەڵێ گفتوگەکان زۆر باشە. خۆی مەرجەکانی ئێران یەک ئەوەیە کە ئەو ئابلۆقەی لەسەری هەڵبگیرێ کە ئەوە تەسیرێکی کاریگەریی زۆری هەبووە لەسەر ئێران، و ئەمریکاش نایەوێ ئێران بێتە خاوەن چەکی ئەتۆمی، و نەک هەر ئەمە بەڵکو پیتاندنی یۆرانیۆمیش هەر قبول نەکراوە لەلایەن ئەمریکاوە. ترامپ هەر ئەمڕۆ باسی ئەوەی کرد کە ئەوان پێیان خۆشە ئێران لە کەش و هەوایەکی ئاشتیدا بژی و هەوڵی ئەوە نەدا کە چەکی ئەتۆمی بەدەست بێنێ. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ سەر بابەتێکی تر، ئەو بابەتەش ئاشکرایە کە ترامپ زۆر یەکێکە لەو سەرۆکانەی دوای جەنگی جیهانی دووەم کە زۆر بەستراوەتەوە بە ئیسرائیل و بە تایبەتی برادەرایەتێکی زۆری هەیە لەگەڵ نەتەنیاو. بۆیان ناکرێت قبوڵی ئەوە بکەن کە ئێران هەوڵی ئەوە بدا چەکی ئەتۆمی بەدەست بێنێ. لەم ینی لە دوانانەی کە باز لەوەکە بە تایبەتی ئەمریکا لەم ڕوانگەیەوە کە ئەمریکا ئەڵێ ینی گفتوگەکان باش بوون، دانووسانەکان باشن، گەڕی یەکەم و دووەم زۆر باش ڕۆشتووە. ئایا لەم ڕوانگەیە توانین بڵێن بژاردەی سەربازی وەلاندراوە؟ بەڵێ، بەڕای من بەلانەندراوە، بەڵام چییە؟ ئێوە زۆر باشە زانن کە لە کاتی ئەوەی کە دانوستاندن ئەکرێ تەبیعی ئەبێ بە شێوەیەک بێ کە باسی شەڕ و باسی قووەتی هێزی سەربازی تیا نەکرێ، چونکە ئەوە ئاشکرایە کە ئەمریکا بەهێزترە لە ئێران و هەر چەند ڕۆژێک پێش ئێستا ترامپ خودی ترامپ وتی من ناتوانم لە ماوەیەکی کەم ئێران بۆمبار بکەم بە هەموو شێوەیەک. تەبیعی باس لەو شتانە نەکرا و باسیشی لێ ناکرێ. من هیوادارم کە بگەن بە ئامانجێک و ئەوەش ئەگەرێتەوە چاوەڕێ ئەکرێ پێش ئەو وادەی ترامپ دایناوە بگەنە ڕێکەوتن. ئەگەر نەگەنە ڕێکەوتن چی ڕوودەدا و ئەگەر بگەنە ڕێکەوتن چی ڕوودەدا؟ بەڵێ، ئەگەر بگەنە ڕێکەوتن ئەوە وابزانم سەرکەوتنێکی گەورەیە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست
نەگتەنیا بۆ ئێران بەڵام ئەگەر نەگەنە هیچ ئامانجێکی ئەرێنی ئەوە بێشک تەسیرێکی کارگەریەکی زۆری ئەبێ لەسەر هەموو خۆڕەڵاتی ناوەڕاست و بۆی هەیە ئەمریکا دەستدرێژی بکاتە سەر ئێران چونکە ئێمە ئەو سەرۆکەی ئێستای ئەمریکا بەڕاستی ئەو شتانەی کە ئەڵێ هیچیان لە شتێکەوە چێ بۆ شتێک تر لە بابەتێکەوە لە بابەتێکی تر باشە زۆر باشە کاک شۆڕش گەرنتیکاری ئەم ڕێکەوتنە کێیە چییە یعنی بۆ نمونە هەما سیناریۆی 2010 نبینینەوە جارێکی تر یعنی بۆ نمونە کە ئۆباما ساڵی 2015 ڕێکەوتنامەیە تۆ لەگەڵ ئێرانە کرد ساڵی 2018 ترامپ ڕێکەوتنامەکەی درەنگ گەرنتیکار کێیە ئەوروپایە ئەنجومەنی یاساییشە یعنی کێیە گەرنتیکار کێ بێ لەم ڕێکەوتنەیە خۆی پرسیارێکی گرینگە ئەوەی جەنابەت بێگومان تەنیا ئەو ڕێکەوتنامەیە لە نێوان ئەمریکا و ئێران چارەسەر ناکرێ ڕاستە باسی لەکەن و لە کەش و هەوایەکی ئەرێنی باسی لەکرێ بەڵام ئەبێ یەکێتی ئەوروپا و UN ئەوانیش بەشداری لەوەدا بکەن بۆ ئەوەی ئاسانکاری بکرێ کە ئێران وەکو بڵێ تاکید بکرێتەوە لەوەی کە ئەمریکا هیچ بڵین نیازی نییە کە لە ئێران بدا یاخود بێوێ کارەکە زیاتر سەختتر بکە بۆیە بێ ئەمانیش بەشداری بکەن هەر ئەمڕۆ وەزیری دەرەوەی ئیتالیا ئەنتۆنیۆ تەیانی لە چاوپێکەوتنێک لەگەڵ ڕایەکی ئیتالیا باسی لەوە کردوتی ئێمە وەکو وڵاتێکی ئەوروپی کە ئێستا سەرۆک وەزیرانی لە ئەمریکا وتی ئێمە ئامادەین بۆ هەموو بە هەموو شێوەیەک یارمەتی هەردوو لا بدەین یارمەتی ئەمریکاش و یارمەتی ئێرانیش بڵێ کاک شۆڕژانی لە ڕێکەوتنەکانی ترا ڕێکەوتنە ئەتۆمیەکەی 2015 ینی ئەوروپا ڕۆڵی هەبوو بۆچی ئەوروپا لەم ڕێکەوتنە ڕۆڵی نییە ڕۆڵی نەما ئەویش ئەگەڕێتەوە بۆ سەر هەڵسوکەوتەی کە ئێران هەیبوو ئەو هەڵسوکەوتەی ئێران هەیبوو بەرامبەر بە گروپە تێرۆریستەکان و هەروەها ڕەوشی ناوەوەی وڵات ئێمە ئەزانین کە زۆر شت کرا لە وڵاتە بۆ هۆی ئەوەی کە وڵاتە ئەوروپیەکان خۆیان بچێشنەوە و خۆشان کێشایەوە ئەوە بۆ یەکێک بوو لە هۆکارەکان ئێستا بێ ئەمە دووبارە بکرێتەوە پاشەوەی کە شەمووی داهاتوو من لەو باوەڕەدام ئەوروپاش پاش شەمووی داهاتوو بەشداریەکە و هیوادارم بگەنە ڕێکەوتنیەکی یەکجاری و ئەوەش کارێکی زۆریە بێ کارێگەرە بێ لەسەر هەموو خۆڕاتی ناوەڕاست. بەڕێز شۆڕش عەزیز نووسەر و ڕۆژنامەنووس لە ڕۆماوە سوپاس با ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. سوپاس بۆ ئێوە.